بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. أياما معدودات، فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر، وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين. ومن تطوع خيرا فهو خير له، وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. ما شاء الله ما شاء الله، أحسنت. فمن شهد منكم الشهر فليصم، ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. فمن شهد منكم الشهر فليصم، ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام
يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعاني فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. بینەران و بیسەران و خۆشەویستانمان لە هەر شوێنێکی ئەم دنیایان سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی تاعات و عیبادەت و بەخشش و لێبوردەیی لە هەموو لایەکتان پیرۆز و مبارەک بێت. داواکارم لە ئەڵڵا تەعالا تاعات و عیبادەت و پەرستشی ئەم مانگەتان لێ قبوڵ بفەرمێت و بەدەستی خاڵی نەمانگێڕێتەوە بارەگای خۆی. إنه ولي ذلك والقادر عليه ومجيب الدعوات إن شاء الله. خۆشەویستان و بەڕێزان لە شاری ئەستەمبوڵەوە لەگەڵ میوانێکی ئەزیز و خۆشەویست و دەنگخۆش و دەنگزوڵاڵی جیهانی ئیسلامی و وڵاتی سووریا لێرە میوانی ماڵەکانتانین. هەروەکو بەڵێنمان پێدابوون جوانترینتان پێشکەشەکەین پشتیوان بەخوای گەورە لەگەڵ کۆمەڵێک لە قورئان خوێنانی نێودەوڵەتی و بەناوبانگی ئەم جیهانی ئیسلامیە و بە حکمی ئەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی قورئانە و مانگی فورقانە پێمان خۆش بوو لێرەوە زیاتر خزمەتان بکەین و لە بەرنامە جوانەکەی سەدای زێڕینەوە ببینەوە میوانی ماڵەکانتان. خۆشەویستان و بەڕێزان ئەچینە خزمەتی میوانەکەمان لێرەوە ئەیدوێنین و بەخێری هێنین بۆ نێو بەرنامەی سەدای زێڕین. حياكم الله شيخنا الفاضل. شكرا لقبول الدعوة وللإخوة المشاهدين في كل مكان. جزاكم الله خيرا. خصوصا أهلنا في كردستان العراق. حياكم الله. زۆر باشە ئەمێلەوە دەست پێ بکەم شێخ مەحتەسم چێیە و خەڵکی کوێ و لەکوێ لەدایک بووە و سەرەتای دەستپێکی ئەم بەرنامەیە ئەمانەوێ ئەومان بۆ ڕوون کاتەوە کە لە کێوە دەستی کردەوە بە قورئان خوێندن. بسم الله والصلاة والسلام على سيدنا رسول الله. طبعا العبد الفقير
بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەڵات و سەلام لەسەر گیانی پاکی پێغەمبەر بێت. القرآن والدي الشيخ محمد العارف العسل. و من بەندەی فەقیر لە سووریا لە دیمەشق لەدایک بووم لە خێزانێک کە هەمووی قورئان خوێن و باوکم شێخ عارف عەسەلی یەکێکە لە قورئان خوێنە یەکەمینەکانی وێزگە و ڕادیۆی سووریا. التي تعنى في القرآن والإنشاد. تبارك الرحمن. لكن أول ما بێگومان لەناو ئەم خێزانە گەورە بووم لەناو کۆڕ و دەرسی قورئان خوێندن لەناو مزگەوت و ئەو ئاهەنگانەی تایبەت بوون بە قورئان و سرود خوێندن. بەڵام یەکەم جار کە دەستم پێکرد بە قورئان خوێندن لەگەڵ سرودیش واتە بەیەکەوە بەڵام هەمیشە سەرەتاکەی بە قورئان خوێندن بوو واتە ئاهەنگەکە سەرەتاکەی هەر بە قورئان خوێندن دەستمان پێ ئەکرد و تەنانەت لەناو مزگەوتەکانیش هەر بە قورئان خوێندن بوو. كنت أذهب مع والدي في مناسباته في الحفلات. أول يعني قراءة لي كانت من هەر زۆر بە بچووکی لە سەرەتای تەمەنی منداڵیەوە دەستم پێکرد و بە 7 ساڵی لەگەڵ باوکم دەستمان پێکرد و لە تەمەنی 11 ساڵی لە تەلەڤیزیۆنی سووریا بووم و بەشداریم لە کۆمەڵێک پێشبڕکێی نێودەوڵەتی کردووە و لە هەندێکیان لە ئاستە یەکەمینەکان بووم و کۆمەڵێک قورئان خوێنی ناسراوم بینیوە لە ناو سووریا و دەرەوەی سووریا. سوپاس بخوا من هەر منداڵ بووم کە خەڵکی ستایشی دەنگیان ئەکردم و نزای خێران بۆ ئەکردم و دەیانوت داهاتووت باش دەبێت ئینشاءالله. بەڵام من منداڵ بووم و نەم ئەزانی داهاتوو چییە. بەڵام دواتر گەورە بووم و ئێستا گەیشتومە ئەم ئاستەی ئێستا. التقيت مثلا في الشيخ أبو العينين شعيش و کۆمەڵی خەڵک و مامۆستای زۆر باش فەزلیان هەیە بەسەرمە و پێشبینی هەندێک قورئان خوێنی گەورە بۆ من هەبوو و بۆ نمونە شێخ ئەبوو عەینەین شوعەیشە خوا لێی خۆش بێت لە ئێران بینیومە و با باوکمی وت ئەمە بەهرەی باشی هەیە و ئامۆژگاری کرد کە ئاگای لە داهاتوون بێت لەم بوارەدا و ئیتر قۆناغ بە قۆناغ پێش ئەکەوتم و ئەمەم بە کورتی باس کرد. مسابقات وعدة تلاوات أيضا تلفزيونية حتى على المحيط الدولي المحلي كان في البدايات في بەشداریم کردووە لە کۆمەڵێک پێشبڕکێی قورئان خوێندنی تەلەڤیزیۆنی لە ئەردەن و لوبنان و تەمەناش و ئاواتم ئەوەیە کە بێم بۆ عێراق بەڵام ئیرادەی خواوا بووە کە تا ئێستا ئەو هەلە ڕێک نەکەوتووە بەڵام هاتووم بۆ سلێمانی پێش چەند ساڵێک. وفي 2004 بدأت يعني الظهور القوي في و لە ساڵی 2004 دەستم بە دەرکەوتن کرد لە کەناڵی فەجر. کەناڵێک هەبوو بە ناوی فەجرەوە و هاتن بۆ سووریا و چەند کەسێکیان هەڵبژارد بۆ قورئان خوێندن و منیان دیاری کرد و بانگیان کردم بۆ میسر و وتیان ختمێک هەیە بۆ ماوەی 4 مانگ. لەوێ مامەوە دەستم کرد بە تۆمارکردن و وردەکاری کارەکە لەلایەن شێخ ئەحمەد مەعسەراوی و مامۆستاکەشی عەبدولحەکیم عەبدولباسیط خوا لێی خۆش بێت و کە قورئان خوێنی هەموو مسر بوو و بیرم لەوە کردەوە کە مجەوەد و مڕەتەل تۆمار بکەم بەڵام کە تەواو بوو بەداخەوە تۆمارگەکە ڕۆشت بوو و هەوڵێکی زۆری ویست تا تەواو بوو و دواتر تێگەیشتم کە مجەوەد هەوڵێکی زۆر پێم وابێ ئێستا خەریکی ختمن الحەمدولله. الآن في طور يعني إصدار ئێستا لە هەوڵداین و چەند ختمێکم هەیە بەناو بەرنامەی تایبەتی دائەنرێت و بۆ نمونە لاپەڕەیەک لە قورئان نیشان ئەدرێت بەڵام لەگەڵیدا تەفسیرەکە دەخرێتە ڕوو تەنیا تەرکیز ناخرێتە سەر دەنگەکە بەتەنها. فالآن الحمد لله يعني بناء على سپاس بۆخوا ئێستا لەسەر داواکاری خەڵک و بینەرانی بەڕێز کرا و داواکارم لە هەموو قورئان خوێنان کە ئەو کارە بکەن چونکە ئەمێنێتەوە بۆ دوای خۆیان و داواکارم لە خودا پاداشتمان بداتەوە. دواتر بەشداریم لە چەند پێشبڕکێیەکی نێودەوڵەتی و سرود خوێندن کردووە و لە بەرنامەی ئاهەنگی قورئان خوێندن و لە بەرنامەی ئاهەنگی قورئان خوێندن و سرود بووم وەک دادوەر لە چەند پێشبڕکێیەک و ئاهەنگێک ڕۆڵم بینیوە و خەڵاتم وەرگرتووە وەک خەڵاتی دوبەی بۆ قورئان خوێندن و خەڵاتی بەحرین و چەند پێشبڕکەیەک لە ئەوروپا و وەک ڕێزلێنان لە چەند پێشبڕکەیەکیان بەشدار بووم. على كثير من المسابقات يعني الله يبارك فيكم. زۆر باشە باسی لایەنی قورئان و سرودت کرد ئەمە باسێک لە بانگ بکەین جەنابەت حتمما شارەزایت هەیە لە بانگ وە کۆمەڵێک ئێمە جۆری جیاوازمان هەیە لە بانگدان بۆ نمونە تەوری سووری بە ئاوا بیڵێم بانگی جیاوازە لە عێراقی و عێراقیش جیاوازە لە میسری ئەکرێ ئەم جیاوازیەمان بۆ ڕوون بکەیتەوە
لكاتي أداء. الله يبارك فيكم. هلا طبعا في كل بلد لها طابع حتى في اللهجة. هەموو وڵاتێک شێوازی تایبەتی خۆی هەیە بۆ بانگدان و تەنانەت لە لەهجەیەک بانگدان ئەگۆڕێت بۆ یەکێکی تر، بەڵام ئاوازەکە نا، چونکە گە دەڵێن نەهاوەند یان سێگا ئەوە لە نۆتەی مۆسیقادا و ئاوازدا هەمووی وەکیەکە وا ناگۆڕێت، بەڵام چۆن لەهجەیەک بۆ لەهجەیەکی تر جیاوازی هەیە ئەویش وایە. بۆ نمونە باسی زمانی عەرەبی ئەکەین، لە زمانی ستانداردا واتە عەرەبی فوسحا هەمویان یەک ئەگرنەوە، بەڵام چەند شتێکی جیاواز هەیە کە ئاماژە ئەکات بۆ ئەوەی کە ئەمە عێراقیە و ئەمە سووریە و لە لەهجەکاندا، و چۆن ئێوە لە زمانی هەڕەمەکیدا شەک و ماکوتان هەیە. مثلا عندكم شك وماكو مثلا. صح. عندنا مثلا شو في ما في مثلا. طيب بالنسبة للأذان فالأذان أيضا بۆ بانگدانیش لە شێوازێکەوە بۆ شێوازێکی تر جیاوازە، و ئێمە لە شام شێوازێکمان هەیە پێی دەوترێت بانگی یەکگرتوو یان بە کۆمەڵ، واتە بە کۆرس بانگ ئەدرێت. بۆ نمونە یەکێک لە پێشەوە ئەیڵێت و لە دوای ئەوەوە 7 کەس یان 10 کەس ئەیڵێنەوە. لەبەر ئەوە کە لە کۆندا بڵندگۆ نەبووە بۆ بانگدان، ئەمەش هێز و دەنگێکی تر ئەدات بە بانگەکە. ئێستا لە مزگەوتی ئەمەوی لە دیمەشق هەرماوە و ئەم دابوو کولتورە هەرماوە. بۆ نمونە الله أكبر الله أكبر مثلا يؤذنون خلفي الله أكبر الله أكبر. دواتر لە دواوە ئەیڵێنەوە حي على الصلاة يجابون حي على الصلاة مثلا. تر بەم شێوەیە بانگبێژەکە ئەیڵێت و کۆڕاڵێک لە دواوە دووبارەی ئەکەنەوە، هەروەک چۆن لە مەقامی حیجاز و بەیات لە نێوان مەدینە و مەککە جیاوازی هەیە. بين المدينة ومكة. هنا نود أن تبين الفروق بالأداء. والله بالدقة ما زۆر بەوردی ناتوانم يقارب تقريبا يعني مثلا في نبدأ مثلا بۆ نمونە لە میسر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله. حتى في الطابع المصري لە سەبکی مسریدا هەموو شتێک شێوازێکی تایبەت بەخۆی هەیە، وەک شێخ مستەفا ئیسماعیل و شێخ عەبدولباست و شێخ عیمران هەر یەکە و شێوازێکی تایبەت بەخۆیان هەیە، بەڵام لە وێنە گشتیەکەیدا یەک ئەگرنەوە. العامة تقريبا متشابهة. بۆ نمونە السعوديەکەی يعني ئەوەی کە لە سعودیا بانگەدرێ بەم شێوازە حي على الصلاة بەم شێوازە ئەمە مەدینە. بەڵێ ئەو شێوازە لە مەدینەیە. هیچ شارەزایی مەقامات هەیە لە عێراق بۆ نمونە شێوازی خوێندنی عێراقی؟ والله أسمعها لكن ما يعني ليست في بالي تقليدا، يعني كلا ننزع على طبعا أكيد. ايه فني مقامات للاي الشيخ معتصم شيء أجيني وشون لي أروانه، يعني سواء كان يعرف أو لا يعرف أو يجب أن يعرف. من ئەڵێم ئەو شێوازە بزانێ یان نازانێ یان پێویست بێت بیزانێ، تەکلیفی زۆر داوا ناکات. ئەمە یاسایەکی گشتیە و زۆرینەی قورئان خوێنە کۆنەکان نەشیان زانیوە کە مەقامات چییە و بەڵام هەر بە مەقامات قورئانیان خوێندووە. ئەمەش تێبینیە بۆ ئەو کەسانە کە ئەڵێن چۆن قورئان بە مەقامات ئەخوێندرێت، ئایا دروستە یان نا. للصوت يقول أنا في أي مقام أقول الكلام العادي. وأيضا مثلا القرآن والنبي صلى الله عليه وسلم قال ليس منا من لم يتغنى في القرآن. بۆ نمونە من باسی ئەوەت بۆکەم کە ئایا ئەم شێوازە ئەگونجێت یان نا، هەروەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت
لە ئێمەنیە ئەو کەسەی کە بە ئاواز قورئان ناخوێنێت و نازانم چۆن بێمەقام قورئان ئەخوێنرێت وەک ڕۆژنامە بیخوێنیتەوە و ئەمەش گرفت دروست ئەکات چونکە ئەو پیتەی کە دەری ئەبڕیت وەک خۆی نەبێت کە لە قورئانە واتای خۆی نادات و هەندێک قورئان خوێن وأنا أقول يعني كثير من القراء المشاهير أيضا تێنەگەیت أصوات رائعة جدا ولكن هذه المبالغة هەندێک جاریش قورئان خوێنە بەناوبانگەکان و من ئەڵێم زێدەڕۆیی زیان ئەگەیەنێت بە وشەکە و هەروەها واتاکەی ماذا نفعل أنا عندي ڕاستە ئەبێت ئێمە ئاواز لە قورئان خوێندندا جێبەجێ بکەین بۆ نمونە من وزەیەکی زۆرم هەیە توانایەکی زۆرم هەیە لە دەنگدا دێم چی ئەەکەم سرود ئەخوێنم بۆ ئەوەی توانای خۆم دەربخەم و من بە قورئان خوێنەکانم وتووە کە داهێنانی خۆتان لە غەیری قورئان دەربخەن على قدر لو كنت على قدر چونکە قورئان پێودانگی خۆی هەیە و هەرچەندە دەنگت گەورە بێت و بەهێز بێت قورئان ڕێکی ئەخاتەوە و ناتوانی هەموو دەنگی خۆت و توانای خۆت لە قورئان خوێندندا بەدەربخەیت بەڵام هەمیشە و بەردەوام ئەم گرفتە هەیە تضع حليات بسيطة مثلا في بعض المناسبات أما دائما يكون هذا الشيء يعني مخل في ئەڵێم لە هەندێک بۆنەی تایبەتدا ئەبێت و فێربوونی شتێکی جوان و باشە کە تۆ بزانی چی و چۆن ئەخوێنیت و بەڵام کە ئایا فەرزەیان پێویستە ئەویان نازانم بەڵام جوانترە چونکە نمونەی پێشترمان هەیە کە داهێنانیان کردووە بەڵام نەشیان زانیوە أنهم لا يعرفون المقامات وأبدعوا هەندێکی تر جۆمان لە قورئانی پیرۆز بێ بە حکمی مانگی پیرۆزی ڕەمەزانە و قورئانە پێمان خۆشە جۆمان لە دەنگت بێتەوە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وسيق الذين اتقوا ربهم إلى الجنة زمرا حتى إذا جاءوها وفتحت أبوابها وقال لهم خزنتها سلام عليكم طبتم فادخلوها خالدين وقالوا الحمد لله الذي صدقنا وعده وأورثنا الأرض نتبوأ من الجنة حيث نشاء فنعم أجر العاملين وترى الملائكة حافين من حول العرش يسبحون بحمد ربهم وقضي بينهم بالحق وقيل الحمد لله رب العالمين. صدق الله العظيم. يعني أحببت أن أقرأ في الترتيل يكون يعني مجود ومرتل إن شاء الله. نعم. شيخ عسلي بصوتي قرآن خوانك سرسامة. والله ما شاء الله يعني كل القراء يعني قراءتهم رائعة جدا. طبعا الرعيل الأول هەموو قورئان خوێنەکان شێوەی خوێندنیان جوانە بەتایبەت کۆنەکان بەتایبەتی شێخ مستەفا ئیسماعیل و عەبدولباست و منشاوی و عیمران لەگەڵ زۆری تریان ڕاهاتووم و ئەوەی کە مامۆستا شێخ ئەحمەد موعینە خوابی پارێزێت و سەرەتا لەگەڵ باوکم چاویان بەیەکەوت و باوکم پێی ئەوت منشاوی دیمەشق يعني هو كالمنشاوي رحمة الله عليه. فهذا التأثر كان وچەندین قورئان خوێنی تری تازە لە جەزائیر و میسر و مەغریب و عێراق و هەمویان ئاساین دەنگیان خۆشە بەڵام زێدەڕۆیی ئەکەن
و ئەمەش خراپە و دەنگیان بەرز ئەکەنەوە لە واتای وشەکە تێناگەیت چونکە تۆ تەنیا بۆ خۆت نایخوێنیت چونکە ئەمە کتێبی خوایە و خەڵک گوێت لێ ئەگرێت و ئەم تۆمارە ئەمێنێتەوە خەڵک لاساییت ئەکاتەوە چونکە لاساییش زیادەڕۆیی تێدایە تووشی هەڵە دەبیت بۆ نمونە من لاسایی یەکێک ئەکەمەوە بۆ زەبت باشە بەڵام زیادەڕۆیی خراپە وەک ئەوانەی ڕۆژهەڵاتی ئاسیا کە لاسایی میسریەکانیان ئەکەنەوە و ئەمە بۆ قورئان خوێندن ناگونجێت. يعني هذا ليس لقراءة القرآن ولا يصلح أبدا حقيقة. زۆر باشە. پێش ماوەیەکی کەم لە عومرە بوون لە سعودیە. هەست و شعورت چۆن بوو کە چویتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم؟ طبعا دیارە یەکەم جار نییە، بەڵام هەست و شعورت کە چویتە پێغەمبەر لای پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن بوو و چی پێشکەشەکەی لێرەوە لەم بەرنامەیەوە؟ صلى الله عليه وسلم. طبعا الشعور لا يوصف. أنا كل ما ذهبت لزيارة الحبيب صلى الله عليه وسلم ئەو هەستە باس ناکرێت کە هەر کاتێک بچمە سەردانی گۆڕی پیرۆزی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە کە باسی ئەکەین ئەگرین جاوەرە سەردانی بکەین و ئەمەش لای ئێمە جێگیرە کە سەلامی لێ ئەکەیت ئەویش وەڵامت ئەداتەوە کە لە نزیکی شەوەیت هەست بە جیاوازی ئەکەیت و داواش لەخوا ئەکەم کە هەمیشە سەردانمان بۆ ڕێک بخات. نسأل الله أن لا يحرمنا الزيارات كرات ومرات مع الجميع إن شاء الله. هلالك كم تحن له القلوب وذكرك كم يردد يا حبيب وكم باتت بحرقتها جفون يؤرق التأوه والنحيب إذا ما الجذع حن إليك يوما وكاد لفرط حسرته يذوب فماذا يفعل المسكين منا وفي أحشائه هذا اللهيب إذا ما الجذع حن إليك يوما وكاد لفرط حسرته يذوب فماذا يفعل المسكين منا وفي أحشائه فهلا كنت ذاك الجذع يوما وأنت لي المداوي والطبيب وكفك تمسح العبرات مني وثغرك يا سيدي مني قريب رسول الله حبيب الله لي أمل وإني لأعلم كم زللت وما أصيب
وأعلم أن زلاتي كبار وأن الجذع ليس له ذنوب. هنيئا هنيئا يا رايح للهادي، بغرام شغلني وملك كل فؤادي. ادخل من باب السلام بتأدب واحترام، ادخل من باب السلام بتأدب واحترام. سلم على طه التيامي واسأله شفاعة وادعي لي وادعي لي. الله يبارك الله يبارك فيكم. الله يحفظك إن شاء الله. الله يسلمك خلينا عليك هذا الصوت. الله يبارك فيكم إن شاء الله. ببورك هلاكمو توشكاتت كما أمشكارك تسردنجم والتعب والكذا يعني. الله يبارك فيك. الله يسعدك يا رب. شيخنا، نحن مقبلون على نهاية الحلقة. رسالتك للأمة الإسلامية ولمشاهديك في كردستان العراق، ومتى تعدهم بالقدوم والمجيء إلى السليمانية؟ والله أتشرف يا سيدي. طبعا الحقيقة لراستيدا قرآن بنارەتی دینە و هەرکەس دەستی پێوە بگرێت ڕزگاری ئەبێت و کارپێکردنیشی گرنگە. من ئاەت ئەخوێنم ئەڵێم ئەگەر ئەم ئاەتانە جێبەجێ بکرێن چەند وڵاتی ئێمە خۆش ئەبێت لە هەم. وتأتي علينا كثيرا عندما نقرأ الأوراد أو حتى في التسجيلات لە هەموو ڕوویەکەوە وەگوێگرتنیش باشە و ئێمە تا ئێستا چەندین شێوەیمان هەیە. كم تكون بلادنا جميلة ورائعة مزدهرة في كل شيء. خەڵک کە گوێ ئەگرێت و هەیە حەزی لە دەنگی بەرز هەیە و هەیە لە جۆری تر، و من ئەڵێم دەنگ خۆشەکان وەک میوەی جۆرا و جۆرن و هەر کەس کە حەزی لە چی بێت ئەوە ئەبات و هەمومان لە دەریای قورئان داین. اي والله. وانا حتى في القراء اقول كل القراء كالفاكهة، يعني كل واحد يؤدي في لونه، هذا له جمهور وهذا له جمهور، وكلنا في بحر القرآن. كاتك أتيب وشوينك بوي أو فاكهة بخوي، يعني شربتي أو ميوة بخوي فيلي كوكتيل مدري كوكتيل تداتي همونا وعميوي شتيا توجه واي توجه كوكتيل واي. الله يبارك فيك يا سيدي. الله يسلمك يا سيدي. الله يحفظك. ئێمە لە کۆتاییدا پێمان خۆشە بە چەنایەتێک لە قورئانی پیرۆز کۆتایی بە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی سەدای زێڕین بێنین. الله يبارك فيك. أشكركم وأشكر قناتكم ومشاهديكم إن شاء الله، ولا تنسوني بدعواتكم. أكيد إن شاء الله. الله يسلمكم يا مرحبا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم.
فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله إنه هو السميع العليم صدق الله العظيم. خۆشەویستانم تا ئەڵلقەیەکی تری سەدای زێڕین بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم لە دوعای خێر بێ بەشمان مەکەن. السلام عليكم ورحمة الله وبركاته.